لەگەڵ مامۆستایانی هاوپیشەم بۆ جاری دووەم گربووینەوە بۆ هەڵوێز وەرگرتن لەسەر یەکلایک نەکردنەوەی چارەنووسی مامۆستایان و شایستە داراییەکانیان. ئێمای مامۆستایان بۆ ماوەی 8 ساڵە لە قوتابخانە و کەمپەکانی کوردانی ڕۆژئاوا وانە دەڵێنەوە، بەڵام تا ئێستا چارەنووسمان دیار نییە. شایستە داراییەکانمان بە شێوەیەکی پچر ناجێگیر پێمان دەدرێت. لە ماوەی 2 ساڵ بە ئەوەی شێوەیەکی کولی تەنها 900,000 وەرگرتووە مامۆستایان. بۆیە داواکارم لە سەرۆکی حکوومەت لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی پەروەردەیە چیتر خەمساردی نەکات بەرامبەر ئەو مامۆستایانە کە خۆڕاگرانە بەردەوام ئەرچی خۆیان بە دڵسۆزانە و بوێرانە ئەرچی سەرشانی خۆیان جێبەجێ کردووە. ئێمە هەموو شتێک تەنها هەموو شتێک دوو بەشە، ئەمە ئەرچی خۆمان جێبەجێ کردووە. ئێستا لێرەین بۆ داواکردنی مافەکانی مامۆستایان کە تێبینیمان لەسەر وشەی هاوکاری هەیە. دەبێت ئەو وشەیە چا بکرێتەوە، وشەیەکی ناتەندروستە. ئەو وشەیە خزێنرایتە ناو فەرهەنگی کوردیەوە. لە هیچ شوێنێک مامۆستای هاوکاری بوونی نییە لە هیچ شوێنێکی ئەم جیهانە. بۆیە داواکارین سەرەتا ناونیشانێکی شایستە و جوان بە مامۆستایانی پەروەردە بدرێت، بە مامۆستایان کە سەری ڕمن بۆ هەموو پەروەردە و فێرکاریەک پەروەردە و فێرکردنێک. بۆیە داواکارین هەر لێرەوە قەرەبووی مامۆستایان بکرێتەوە کە ئەو ساڵانەی شایستە داراییەکانیان پێنەدراوە. لێرەوەش ڕای دەگەێنم هاوکارانی مامۆستایانی تر لە بازگەی چەمە ڕێگریان لێکراوە کە نابێت لە دۆکۆ داخلی هەولێر بن بۆ داواکردنی مافەکانی خۆیان. بۆیە لە ڕێگەی کەناڵە بە ڕێزەکەتانەوە داوا دەکەم کە ئێستاکە ڕێگەیان پێ بدرێت داخلی سنووری پارێزگای هەولێر ببن کە مامۆستایانی دهۆکن. ئەوانیش هەمان کێشەی مامۆستایانی ئێمەیان هەیە. ئێمە کێشەکان کە باسم کرد خۆی تەنها لە دوو شتی سەرەکی دەبێنەوە. یەکەم چارەنووسی مامۆستایان دیاریکرێ، دووەمیشان شایستە داراییەکانیان پێ بدرێ و لە خشتەی وەزارەتی دارایی شوێنی بۆ بکرێتەوە. ئێمە بە شێوەیەکی کولی 1200 مامۆستاین بە شێوەی هەر سێ پارێزگایەکە دهۆک سلێمانی هەولێر. ئەنجا ئێستا هۆکارێکی کەژڕوویاوە لێرە هەنێ مامۆستامان هەیە لە دووهۆک لە کۆیە لە سلێمانی بەڕێکەوتون پێشەوەی ئێمە بینە ئێرە خەبەریان لێ ڕێگەیان لێگرتوون نێڵە داخبن لە سەیتەرەکانی هەولێر. ئەوەش ڕوویاوە. ئێستا ئەگە بکرێ بە ڤیدۆش پیشان دەدرێت کە مامۆستاکان لە ڕێگەی کۆیە نێڵە بێتە ناوەوە. ئەی حەقی ئێمە لەکوێیە بچی لای کێ داوا بکەین؟ بۆ جەنابی سەرۆک نایەتە حەقمان جوابمان باتەوە بڵێ حەق و مافی ئێوە ئەوەیە. هیوادارم ئاگاداری بێت.